کوژرانی دوو مامۆسای زانکۆی سڵاحەدین لە شاری ئەولێر قورسترە لەوەی وەک ڕووداوێکی کوشتن کە ڕۆژانە دووبارە دەبێتەوە تێپەڕێنرێت. کوژرانی دوو مامۆسای زانکۆ کە لە وڵاتان وەکو سەروەتێکی نیشتیمانی لێیان دەڕوانرێت دەرەنجامی ژمارەیە کەم و کورتی دەسەڵاتی یاریێمی کوردستانە کە ڕێگە خۆشکردن بۆ دووبارە بوونەوەی ئەم جۆرە کارە ساتانە و هەموو ئەو کوشتنانەی دیکە. لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیام بەدریە ئیسماعیل بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سەروەرنەبوونی یاسا و یەکلایی نەکردنەوەی کێشە و دۆسیەکان لە دادگا و دەسوەردانی حیزبی بە هۆکاری ئەم جۆرە ڕووداوانە دانا. زۆر قسەمان کردووە سەبارەت بە کەم تەرخەمی دادگاییکردن و دواکەوتنی دادگاکان و هەتا دوای ئەوە ئەمە خۆی گرفتێکی قوڵ و گەورەی دروست کردووە کەمە ئەوە لێکەوتەکەی بوو بەداخەوە کە ئەگەر بێت و بۆ نمونە دادگاکان بەو شێوە بەرچاوە دوانەکەون ئەو لێکەوتە خراپانەی لێ ناکەوێتەوە. بۆیە ئێمە هەمیشە جەختمالەوە کردوتەوە مەفروزە دادگاکان بە ئەرکی خۆیان هەستن و پیشەیانە کار بکەن و دوور بێت لە دەستی حیزبی چەند تاوانێک بکەری چەند تاوانێک کە گەنج بوونجاری وایە تاوانەکەی زۆر قورس و توندیش بووە بۆ ئەندازەی نیو کاتژمێریش سزا نەدراوە زیندانی نەکراوە و دیزە بەدەخۆنی پێکراوە و ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە و سڵحی بۆ کراوە هەتا دوایی. لای خۆیەوە محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد کە دیاردەی چەکداری و بوونی چەکی مۆڵەت و بێمۆڵەت وەکو یەک مەترسیدارە و پێویستە حکوومەت فریایە و هەموو چەکە بکەوێت کە لە ناو خەڵکدا بڵاوە وتیشی بە دڵنیاییەوە ئەم حاڵەتانە جاری دیکەش دووبارە دەبنەوە. ڕووداوێکی ئاسایی نییە لەبەرەوەی پێشووتر هۆشداری دراوە لە بابەتی کوشتنی لەو جۆرە پێشووتر باسیەوە کراوە کە فریای ئەو هەموو چەکە بکەون کە لە ناو ماڵەکان هەیە فریای ئەو هەموو چەکە بکەون لە بازاڕەکان هەیە فریای ئەو هەموو چەکە بکەون کە بەدەست هاوڵاتیە فریای هەموو چەکە بکەون کە لە سۆشیال میدیا ڕیکلامی بۆ دەکرێت هەر بەبەرچاوی حکوومەت بەبەرچاوی سەیتەرەکانی حکوومەت بەبەرچاوی هێزە ئەمنیەکان خەڵک دەماچەی پێ سیلاحی پێ ئۆتۆمبیلی جامڕەشی پێیە ئۆتۆمبیلی بێ تابلۆی پێیە هەموو ئەمانە ئەوەی لێ چاوەڕوان دەکرا کە گەنجێکی ئاوا بەیانی خوانەکە دوو بەیانی ڕۆژی دیکەش حاڵەتی دیکە وا بێتە پێش. یعنی من بە نیگارانەوە دەڵم کە ئەمە دواڕووداو نابێت با بڵێن بگۆڕدرێ بەڵام بەداخەوە باز لەوە دەکرێت کە چەکی بێمۆڵەت پرسیارەکەوێت چەکی بێمۆڵەت چیە هەموو ئەو چەکانم کارانیان پێ دەکرێت بڕۆ پرسیار بکە بە ناوی کەسێکە مۆڵەتی وەرگرتووە ئەندامێکی هێزە ئەمنیەکانە بەر پرسێکە دیوەخانێکە چیەخوا و ئاغا و مەسوولێک هەر کەسێکە ئەم چەکە کە چەک تاوانی پێکرا چ گرنگە چەکە کە بێمۆڵەتە یا بە مۆڵەتە. ڕووداوی کوشتنی دوو مامۆسای زانکۆ بەدەستی قوتابیەک پێشاتێکی مەترسیدارەوە ئاماژەیەکی دیکەی شکستی دەسەڵاتی یاریێمە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا کە پێویستی بەوەیە ئاڵوێسەی جددی لەسەر بکرێت و خاڵێکی بە ئاگاهێنانەوە بێت بۆ چارەسەری کێشەکانی پرۆسەی خوێندن. صادرة عن قلب لا عن أعضاء ظاهرة